دواکەوتنی موچە کاریگەری لەسەر ناوچە گەشتیارەکانیش دروست کردووە بە شێوەیەک لە سێ هەفتەی ڕابردوودا هاتنی گەشتیاری ناوخۆیی بۆ ئاوین هەواری زەڵم تەواو کەمی کردووە. کاسبکارانی ئاوین هەوارەکەش دەڵێن ئەوان زەرمەندی یەکەمن. دامەژنامەکردنی موچە کاریگەری زۆریە، چونکە من ئەگەر خۆم خاوەنی موچە بم موچەم پێ نەدرێت و مانگجارە موچەم بدەن، یعنی چۆن بێم جەوێ بگۆڕم بێم ناوچە گەشتیارەکان بەسەر بکەمەوە چی بکڕم چی نەکڕم و خاوەن دوکانن دارەکانیش یعنی توانین بڵێن ئەمە زەرمەندی سەرەکین کە ئەبێتە هۆی نەفرۆشتنی کاڵەکانیان و کەمبوونەوەی تەڵەبا یعنی چۆن بڵێن داواکاری لەسەر خاوەن دوکاندارەکان کە منیش کاتە ناتوانم خاوەن پرۆژەی خۆم بم. ئەرە وەڵا زۆر کەم بۆتەوە و حکومەت معاش نایە و کاسبی و کەسابەت نییە و خەڵکیش ناتوانێت بێ بۆ سەیران و گەشت و گوزار. کاریگەری نەدانی موچە بە تاکید کاریگەری هەیە، چونکە گەر سێری ئێرە بکەی زۆر چۆڵە وەکو جاران نیە، یعنی بڵێن تقریبان مانگێک لەمە پێش زۆر قەرەباڵغتر بووە تاوەکو ئێستا. کاریگەری هەیە یەک نەدانی موچە دووەتوانم بڵێم ئیمتیحانی پۆلی دوانزەکان هەم کاریگەری هەیە، هەم بە بۆنەی عاشوراشەوە شێعەکان کەمتریان عەرەب کەمتریەت. ئێستا موچە بێ پێم وایە خەڵک ڕێت وردە بەس وەکو جاران نیە، هەر زیاتر خۆزانی لەم ساڵە حساب کە دوو موچارە خوڕێ تێ نەتێ ئیتر هەموو ساڵی ئاوای لێ بێتە خراپترەوە جا وەکو ئەحمەداوام ئەوە من لێرام ساڵ بە ساڵ زیاتر کزە بێ. گەشتیارانی ناوخۆیی دەڵێن کاتێک موچە نەبێت و وڵاتی گیرفانی خاڵی بێت ئەوە ناتوان پێداویستەکانیان وەک خۆی پڕ بکەنەوە، چ بگات بەوەی خەریکی گەشت و سەیران بن. والله مناطق سياحية كلش حلوة وممتعة، ويعني ما شاء الله اللهم صل على محمد ومحمد كلش حلوة وراقية هاي المناطق. لەسەر هەموو بوارەکانی ژیان کاریگەری هەیە دواکەوتنی موچە بە تایبەتی بۆ لایەنی گەشتیاری. لایەنی گەشتیاری و هەستەکەینی ئەمە ئەم شوێنە خۆشانە هەیە، چۆڵێکی زۆری پێوە دیارە، بەسی تشەڵا وردە بەرەو باشترە ڕوا. وتەبێژی گەشت و گوزاری هەڵەبجە دەڵێت هاتنی گەشتیاری عەرەب بە بۆنەی عاشورا کەمی کردووە. نەبوون و دواکەوتنی زۆری موچەش کاریگەری ڕاستەوخۆی لەسەر گەشتیاری ناوخۆیی لە ناوچە گەشتیاریەکان دروست کردووە. هاتنی گەشتیاری ناوخۆیی بۆ ناوچە گەشتیاریەکان کەم بۆتەوە، هۆکارەکەشی پێنەدانی موچەیە بە پێنەدانی موچەیەوە بەرزبوونەوەی پلەکانی گەرما و هەموو ئەمانە کاریگەریان هەبووە لەسەر کەمبوونەوەی هاتنی گەشتیاری ناوخۆیی بۆ ناوچە گەشتیارەکانی ئەمە. ساڵانە ڕێژەیەکی زۆر گەشتیاری ناوخۆیی و باشوور و ناوەڕاستی عێراق سەردانی ناوچە گەشتیارەکانی هەڵەبجە دەکەن، بەڵام لە ئێستادا لەگەڵ بەرزبوونەوەی زیاتری پلەکانی گەرماش کە دەبێت گەشتی هاوڵاتیان بۆ شوێنە فێنکواوی ناوارەکان زیاتر بکات، بەڵام دۆخی ئابووری کاریگەری ڕاستەوخۆی لەسەر کەمبوونەوەی گەشتیار بە تایبەت گەشتیاری ناوخۆیی دانا و ناوچە گەشتیاریەکان بە چۆڵی دەبینرێن. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، ئاوینە هەواری زەڵم لە هەورامان.